واو بيرفكت. سەیری ئەم نمودارە بکەن. واو هاوڕێیان چۆن بەرەو سەرەوە چووە. چۆنە بێدراوێک کە لە ماوەی 25 ڕۆژە هاتبێ وە بەرەو هەڵکشان چوو بێ وە ئەوەندە سوودی و قازانجی بەخشی بێ بە هۆڵدەرەکانی. واو بەڕاستی دراوەکی زۆر سەرسوورمانە. بیبی دۆچکۆین. ئەمە چییە هاوڕان؟ ئەمە ئاگرە. تەماشا لوگوەکە بکەن. تەماشای سەیری لوگوەکە بکەن چەند جوانە. بەناوی خوا سڵاو هاوڕان، هیوام لەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فەیسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بەڕێزم ئەگەر تو یەکەم جارە و چەنێلە یەبینی لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین هەفتانە 2 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تواتوانی بێ بەرامبەر دەرەوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنی. بۆ ئەوەی تو هیچ یەک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەیت کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکە، زەنگولەی تەنشێش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە و تۆ یەکەم کەس بی کە بێی ڤیدیۆکان ببینی. واو بەڕێزان ئەو ئیلان ماسکە بوومان بوویتە بە شاسواری بابان. بەڕاستی پێتانەرێم کە ئەم ئیلان ماسکە ئەتوانم برێم هەموو بازاڕی کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەژێر دەستی ئەو کەسەیە. بەڕاستی کەسێکی زۆر لێهاتوو، کەسێکی زۆر زیرەکە. بەڕێزانم بیبی دۆچکۆین کە دراوێکە کە لە ماوەی 25 ڕۆژە هاتووە. هیچتان پێناڕێن تەنها سەیری لێرانە بکەن، مارکێت کەپەکە بکەن کە 1 ملیارد نزیکەی 2 ملیارد دولارە. دراوێک کە لە ماوەی 25 ڕۆژە هاتبێ و مارکێت کەپەکەی نزیکەی 2 ملیارد دولار بێ، ئەبێ چ کەسێک پشگیری لەم دراوەی بکە؟ ئەبێ ئەم دراوەی لە داهاتووەکی زۆر نزیکدا چەند بەرەو هەڵکشان چوو بێ. بیبی دۆچکۆین واتە مناڵی دۆچکۆین. بە ئەوها برێم ئاوڕێیان واتە مناڵی دۆچکۆین کە ئەویش هەر ئیلان ماسکە یەکەم دەوڵەمەندی جیهانە کە پشگیری لەم دراوی ئەلکترۆنیەکەت کە لە تویتەرێکە. بۆ ئەوەی ڤیدیۆکە زۆر درێژ نەکەمە نامەوێت بچمە سەر بابەتی تویتەرەکە و ناو تویتەرەکە بۆ ئەوەی ئیلان ماسک چۆن پشگیری لەو دراوەی کردووە. بەڵام ئەمە دراوێکە کە لە ماوەی 25 ڕۆژە ئەوەندە قازانج بەخشی بە هۆڵدەرەکان واتە ئەو کەسانەی هاوڕێیان کە ئەم دراوەی ڕایان گربوو لە ناو تراسواڵێتی. ئایندەیەکی زۆر گەشەی ئەم دراوە. تەماشای نمودارەکەی بکەن کە لە ماوەی 25 ڕۆژە چەند بەرەو هەڵکشان چوو. بەڕاستی دراوەکی بەڕێزان بازاری دراوی ئەلکترۆنی و بەڕاستی پێویستی بە فێری ئەوەمانە کە ئەم بازارە کە بەڕاستی پێویستی بە کەسانی بەقوواتەیە، ئەو کەسانەی کە بەڕاستی ئەتوانن پشگیری لە دراوێک بکەن، هەروەکو کەسێک کە بەناوی ئیلان ماسکە کە کەسێکی ئەمریکیە کە هاتووە هەروەکو دۆچکۆین پشگیری لەو دراوەی کردووە و لە ماوەی 25 ڕۆژە دراوەکە ئەو بەم شێوەیە بەرەو هەڵکشان چووە و هەروەها ئازیزان تەماشای مارکێت کەپەکەی بکەن. بەڕاستی جێی سەرسوورمانە کە لە ماوەی 25 ڕۆژە 2 ملیارد دولار مارکێت کەپەکەی بێ و ئەوەش هاوڕان هەروەکوە بینن کە معاملاتی ڕۆژانەی ئەم دراوەیە. بەڕاستی نازانم چی برێم هاوڕان کە ئەم دراوە لە ماوەی 25 ڕۆژە ئەوها بەرەو هەڵکشان چووە 113 ئەوەندە قازانجی بەخشی بە هۆڵدەرەکانی. بەڕاستی جێی خۆشحالیە و ئەو کەسە کە ئیلان ماسکە بەڕاستیە من گەیشتمە و قەنەعەتەی هەر دراوێک کە ئیلان ماسک پشگیری لێی بکە ئەتوانێت دراوەکی سەرکەوتوبی و لە ئایندەیەکی زۆر نزیکدا ئەو هەموو سەفرانەی کە ئەبینن هاوڕێیان بیگات بەو سەفرەی. بەڕاستی دراوەکی زۆر جێی متمانەیە و چونکە ئەو کەسە پشگیری لێەکە ئیتر نازانم چی برێم. هەندێک دراو هەیە کە پامپەکی زۆر گەورەیە خۆنە من لە جێ خۆوەمینم و ناتوانم هیچ برێم چونکە زۆر گرینگە کە دراوێک کە لە ماوەی 25 ڕۆژە هاتبێ مارکێت کەپەکەی بەم شێوەیە بێ و هەروەها معاملاتی ڕۆژانەشی بەم شێوەیە بێ. بە خۆتان بڕیار بدەن ئازیزان. دراوەکی زۆر باشە ئەو بیبی دۆچکۆینە. ئەگەر ئێوە ئێستا بکڕنەوە هۆڵدی بکەن و لە چەند مانگی داهاتوو ئەمنەوەی ئەرێم چەند مانگی داهاتوو نارم چەند ساڵی داهاتوو چونکە دراوەکی زۆر بەقووەتە و ئەو کەسێک کە پشگیری لێیەکە کەسێکی زۆر بەقووە
قوته و اتوانی او دراوی حتا 1 سنتیش لماوه که نزیک ده حتا 1 سنتیش نرخکی برز بکاته و واتا حتا 1 سفریش نرخکی برز بکاته و براستی دراوی که زور باشه ایتر بریاره که لدست خودتان همینی شوق بوم براستی دراوی کلماوی 25 روزه هاتبه و بمشه و یا نرخکی برز ببیته و بله عزیزان ایتر ناموی ویدیو که زود درش بکم و تنها ام بیسم دراواش به و بناسینم نیتی من خوا وکیل خوا پیشاهده تنها او یک ای و خلکی کردستان و همو خلکی جهان زیاترین قازانج بکن لرای ام ویدیو نکمن بلا وکم و اوشتا باشانه بو ای و بناسینم و ای و زودتر لهمو کسیک بشاری لو دراوانه بکم بو اوی لدهاتو اکی نزیک دا ببن با ملیونیر و زیاترین قازانج بکن نیتی من تنها اویا برزانم سپاسی وکم کتاک و سبیناری ام ویدیوی بون سپاس تانکم هاوریان هر رخ نکامن بسیاری قبول جر ویدیوی علی چنل یوتیوبون بنووسن من بچاوان جوابتان ادم و عزیزانم تا ویدیو کیتر وبسایت کیتر اپ کیتر و هر و برنامه کیتر هموتان بخوی گورس پیرم خو یار و پناهی و بیت خواتان لگل